کەمبارانی و سەرهەڵدانی وشکە ساڵی بەشێک لە جوتیارانی ناچار کردووە پەنا بۆ ڕێگای نوێ ببن بۆ چاندنی دانەوێڵە. سیستەمی پرژاندن یاخود مەرەشە کاری نوێی جوتیارانە، بە تایبەتە و جوتیارانەی زەویەکانیان نزیک بە ڕووباری سیروانە یاخود سەرچاوەی ئاوی بیر یان کارێزیان هەیە. وڵی لەبەر بێبارانیە باران نییە ساڵ و ئاوا وشکە ساڵیە و ئێمەی لەبەرەوە پەنامە بەرمرەشە و ئەم تۆزە زەرعی نەکەین بۆ نان و بۆ تۆمەکمانین بەشکەم تیابیوتەوە باران جیایە ئەمە جیایە ئەمە هەر شتێکەیەژی لە ناچاری باشترە نەوەڵە باران بێت عالەم کشتی تێر و پڕە ئەمە شتێکە هەرێژی با بێت. جوتیاران دەڵێن تێچووی سیستەمی پرژاندن زۆرە و پێویستیان بە پشتیوانی حکوومەتە. قەزیە ئەوەیە مەرەشە شتێکی ئاسانە، بەڵام هەرچەند مەسرەفێکی گرانی زۆری تێچێ، بەڵام مەرەشەکە بە عام ئاوێدا وەکو ئەوە نییە بە جۆگا ئاویدەی و هەر هەموو ڕۆژێ ئاویدی مەرەشەکە ئاوەداەتی هەفتەی 2 جار هەفتەی 3 جار ئاوی گەرەکە. مەرەشەکە شتێکی ڕەحەتە ئاسانکاریە، بەڵام مەسرەفی زۆری تێچێ، حکوومەت بەهیچ شێوەیە هاوکاری فەلاح ناکە. با پێی داتاکانی کشت و کاڵی گەرمیان ڕێژێ و جوتیارانەی کار بە سیستەمی پرژاندن دەکەن لە بەرزبوونەوەدایە و کۆی ڕووبەری زەوی کشت و کاڵیش لە سنووری کشت و کاڵی کەلار بە سیستەمی ئاودێری و پرژاندن گەیشتووە بە 14,000 دۆنم. ئێمە وەزارەتی کشت و کاڵ و بەڕێبەراتی گشتی گران ئێمە خۆمان ڕێنوێنی جوتیارەکەن بۆەوەی ئیتر لە گەرمیانە بە تایبەتی لە گەرمیانە پشت بە ئاوی باران نەبەسرێ ئەو جوتیارە گوناحە لە 4 مانگی ڕەبق چاوەڕێی بەرهەمی بکات و لە کۆتاییدا هیچ هەڵ نەگرێتەوە. ئەو جوتیارانەیە لە ئێستا ئێستا پشتی بە ئاوی ئێرتوازی و ئاوی سەرچاوە سەرزەویەکانی بەستووە و بە سیستمی مڕەشەی کات بە دڵنیایە بەرهەمێکی باشی بێت و هیچ مەترسێکی لەسەر نابێت. ئەگەرچی دەستبردن بۆ سیستەمی پرژاندن لای جوتیاران ڕێگایەکی ناچاریە لە ئێستادا، بەڵام خۆی لە خۆیدا یەکێکە لەو ڕێگا زانستیانەی کە لە سەراسی جیهان بۆ پێشخستنی کردی کشت و کاڵ سوودی لێ دەبینرێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.